ئەی کچان کە دەگەنە تەمەنێک کە گونجاوە بۆ شوکردن، کەسێکی ساڵح و چاکەکار، کەسێکی خاوەن ئەخلاق، کەسێکی بێدەنگ ماشا ئەڵڵاه دێت بۆ داوای پرسیاری ئەوەی لێ مەکە ئایا تۆ خانووت هەیە، سیارەت هەیە. تۆ کاتێک کە ژنت هێنا لە 60ەکان لە 70ەکان لە 50ەکان خانووت نەبووە، زۆر جار سیارەت نەبووە، بەڵام پاش ئەوە خوای پەروەردگار ڕزقی داوی بۆی ئاسان کردووی. ئەو گەنجە هەر لە ئێستاوە یعنی پرسیاری سیارەی لێ مەکە. ئینسان جاروا هەیە سیارەشی هەیە، خانووشی هەیە، بەڵام ساڵێک ژن دێنێت و تەلاقی دەدات. بەوە نییە بەڕێزانم پرسیاری پارەی لێ مەکە. حەقی خۆتە پرسیاری ئەوەی لێ بکەی ئایا دەتوانی ئیش بکەیت و کچەکەم بەخێو بکەیت؟ بەڵێ. إذا جاءكم من ترضون دينه أو آموشگاری پێغەمبەر صلى الله عليه وسلم، پێغەمبەرت خۆش دەبێت. پێغەمبەر صلى الله عليه وسلم پێمان دەفەرمێت إذا جاءكم من ترضون دينه چیتر وخلقه، يعني کەسێک هات بۆ داوای کچەکەت، تۆ رازیت لە چی؟ لە دینەکەی، لە چیتر؟ لە ئەخلاقەکەی. ئەخلاقش هەر لە دینە، بەڵام پێغەمبەر صلى الله عليه وسلم تأکیدی دەکاتەوە، چونکە هەندێک کەسەیە جۆرە دینداریەکی هەیە بەڵام هەندێک طبیعەتی تێدا زۆر خراپە. تۆ لە دینەکەی لە ئەخلاقەکەی رازیت فزوجوه، بیدەنێ. إلا تفعلوا تكن فتنة في الأرض وفساد كبير. أجر نيدني أو فتنة درز دبيت، فساد درز دبيت، فسادي درز دبيت. بداخل وهندك لدايك وباوكان استغلالك تكان دكان دليت بو خزمتي خم. تمني جيشتو تبي صار 24 سال 23 سال جاري نايدن بشو با خزمت مكات، يا جاري با هندي لما عاشكي بخم، والله تاوان باري، والله تاوان باري. ئەویش مافی ئەوە هەیە کە ماڵێکی هەبێت، کە منداڵێکی هەبێت، کە مێردێکی هەبێت، تۆ بۆ خزمەتی خۆت دایدەنێت، ئاخر دوای گردنت ئازا ناکات. کەسێکی مەسلەحچی مەبە. دایک و باوک دەبێت ئەوەی پێخۆش بێ کە کوڕەکەی کچەکەی بچنە ماڵی خۆیان، پێخۆش بێت.